was not an embassy. It was a CIA center. لا 40 ساڵی ڕابردوودا پەیوەندەکانی نێوان ئێران و ئەمریکا چەندین هەوراز و نشێوی بەخۆ بینیوە. لەم راپۆرتەدا وێزگا گرنگ و ڕووداوە کاریگەرەکانی نێوان تاران و واشنگتۆن لە پاش وەڕشی ئیسلامی ئێران دەخەینە ڕوو. لە 4 یانزەی ساڵی 1970 لە تاران ژمارەیەکی بەرچاو لە گەنجان بە دروشمی مەرگبەر ئەمریکا هەڵیان کوتایە سەر باڵۆزخانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 66 دیبلۆماتکار و کارمەندیان بە بارمتە گرت و لە 20 مانگیەکی ساڵی 1970 بارمتەکان ئازاد کران پاش ئەوەی 8 کەسیان لێکوژرا. لە 18 چواری ساڵی 1970 هێزەکانی ئەمریکا 2 سەکۆی نەوتی ئێرانی لا گۆڕەپانی نەوتی ڕەشادەت لەناو برد بە تۆمەتی ئەوەی ئەو 2 سەکۆ نەوتیە بۆ پشتیوانی لە سوپای پاسداران سوودیان لێوەردەگیرێت. لەو هێرشەدا 15 کەس لە کارمەندانی سەکۆ نەوتیەکە بریندار بوو. لە 3 حوتی ساڵی 1970 فڕۆکەیەکی مەدەنی ئێران بەرەو دوبەی پایتەختی ئیمارات بەڕێکەوت بوو. لەو کاتەدا کەشتی جەنگی USS وینسنی هێزی دەریایی ئەمریکا لە بەرزی 12,000 پێوە 2 موشکی بە فڕۆکەکەوە ناو لە کەنداوی فارسدا نوقم بوو. هەموو سەرنشینەکانی 290 کەس بوون گیانیان لەدەستدا کە 46 کەسیان ئێرانی نەبوون و 66 منداڵی خوار 13 ساڵیش سەرنشینی فڕۆکەکە بوون. ئەمریکا دواتر 55 ملیۆن دۆلاری با کەسوکاری قوربانیەکان و 40 ملیۆن دۆلاریشی وەک قەرەبووی فڕۆکەکە لێوەرگیرا. ئەمریکا هۆکاری بە ئامانجگرتنی فڕۆکەکەی بۆ ئەوە گەڕاندەوە کە کەشتە جەنگیەکە وای زانیوە فڕۆکەی جەنگیە. باراک ئۆباما سەرۆکۆماری پێشووی ئەمریکا واژووی لەسەر یاسای سزاخستنە سەربانکی ناوەندی ئێران کرد. تارانیش لە بەرامبەردا ڕایگەیاند گەروی هورمز دادەخەن. ئەمەش ئاڵۆزی و کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا. لە 29 2000 مادلین ئۆلبرایت وەزیری دەرەوەی ئەمریکا لە بارگای نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ کەمەڵ خەزاری وەزیری دەرەوەی ئێران کۆبوویەوە. ئەوەش بە یەکەم کۆبوونەوەی لەو جۆرەدا دەنرێت لە دوای شۆڕشی ساڵی 1970 ئێران. لە 14 حوتی ساڵی 2015 پاش چەندین دیدار و کۆبوونەوە ڕێکەوتنی ئەتۆمی پێنجکۆیەک واژۆ کرا کە تایبەت بوو با بەرنامەی ئەتۆمی ئێران. ئەوەش بە یەکەم ڕێکەوتنی گرنگ دادەنرێت کە ئێران و ئەمریکا هەردووکیان واژۆیان لەسەر کردبێت. لە 8 پێنجی ساڵی 2018 دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چونە دەرەوەی وڵاتەکەی لە ڕێکەوتنی ئەتۆمی پێنجکۆیەک ڕاگەیاند. ئەمە جارێکی دیکە پەیوەندەکانی تاران و واشنگتۆنی ئاڵۆز کردەوە. لە 22 چواری 2019 ترامپ سزای بەسەرکەرتی نەوتی ئێراندا سەپاند و وتی ڕێژەی فرۆشتنی نەوتی وڵاتە بۆ 0 نزم دەکەنەوە. ئێرانیش لە سەرزاری حەسەن ڕۆحانی سەرۆکۆمارەکەیەوە وتی یان هەمان نەوت دەفرۆشن یان کەشتیان نەوتیەکانی هیچ وڵاتێک باگەروی هورمزدا تێناپەڕێت. لە 26 2019 کۆماری ئیسلامی ئێران فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکای خستە خوارەوە. ئەمەش ناڕزایەتی بەرفراوانی ئەمریکای لێکەوتەوە و هەڕەشەی هێرشکردنا سەر ئێرانی دەکرد. سوپای پاسداران هۆکاری خستنە خوارەوەی فڕۆکە بێفڕۆکەوانەکەی ئەمریکای بۆ ئەوە گەڕاندەوە کە سنووری ئاسمانی ئێرانی بەزاند بوو. لە 3 ساڵی 2020 لە ڕووداوێکی دەگمەن و بێپێشینەدا فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکا با فەرمانی ڕاستەوخۆی ترامپ قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قوسی سوپای پاسدارانی کردە ئامانج و خۆی و 10 کەسی دیکەی کوشت کە لە ڕابردوودا هەرگیز کردەوەی لەم جۆرە ڕووی نەدابوو. ئۆپەراسیۆنێکی ئەمریکا کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تا ئەو پەڕی مەترسی ڕوبەڕوو کردەوە. لە 8 2020 سوپای پاسدارانی ئێران لە تۆڵەی کوشتنی ژەنەڕاڵ قاسم سولەیمانی موشکبارانی بنکەی هێزەکانی ئەمریکای لە عێراق کرد. موشکبارانەکەی ئێران هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە، بەڵام لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەوە بۆ یەکەم جار بوو بەڕەسمی بنکەیەکی سەربازی ئەمریکا هێرشی بکرێتە سەر.